دیاری مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتە لە خانوویەکی زۆر سادە و خێزانێکی هەژاردا ژیان بەسەر دەبات. دیاری حەز و خولیایەکی زۆری بۆ خوێندن هەیە و لەگەڵ هاوڕێکانیدا زۆر دڵخۆشە. ناوم دیار ڕزگار پیرۆتە لە قوتابخانە ئاژای بنەڕەتی دەخوێنم. زۆر ئازم لە قوتابخانەیە هاوڕێکانیشم خۆش دراوانیش بوونیان زۆر خۆشە. ئەوە زۆر هاوکاری دەکەن هاوڕێکام کاتێک کە دەچمە دەرەوە یارمەتیم دەدەن کاتێک دەچمە حامد یارمەتیم دەدەن. دیاری لەگەڵ ئەوەدا کە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام ئەمە وای نەکردووە کەواز لە خولیا ئاواتەکانی بێنێت. دەیەوێت لە داهاتوودا ببێت بە دکتۆر و چارەسەری خاوەن پێداویستانی تایبەت بکات. پێم خۆشرا بمە دکتۆر بۆ چونکە بۆ خۆشم خاوەن پێداویستی تایبەتم دەمهەوێت خاوەن پێداویستە تایبەتەکان چاک بکەمەوە. باوکی دیاری دەڵێت وەکو خێزانەکەمان زۆر هۆگری دیاری بووین و زۆرمان خۆش دەوێت. ئاماژە بەوەش دەکات ئەوان هیچ موچەیەکیان نییە سەرەڕای ئەوەی ئەم کوڕەیان خاوەن پێداویستی تایبەتە بەڵام تا ئێستا نە هاوکاری کراون و نە موچەشیان بۆ بڕاوەتەوە. دیاری لە تەمەنی هەر لە زگمانگەوە ئاوا بووە مالیدی 2012 و تەمەنی هەرچە گسکەیدا دایکی عەمری خوای کردووە. ڕۆژانەمە لەگەڵی دێنێت چ من چ دایکەکەی ئەگەر من پێم بکرێ من دێنە دایکەی دەیبا دەهێنیتەوە ئاسەرێسکان خەمسار بوو. دەنا چۆن دەبێ ینی هەزارانی وەک منەوە چۆن دەبێ ئاوەڕ لێنە درێتەوە لەو منداڵە. یعنی ئەو منداڵە یەکەم هەم دایکی نەماوە هەم ینی خاوەن پێداویستی تایبەتە لاقی تاوانی دەستی هیچ ینی دەست لاوانێ بەس لاقان حتمەن دەبێت چارەسەرێک بکرێت بەس خۆ ناکرێت. زۆر کەس بە منداڵە کاکە تو بۆ چای خۆ چارەسەر لە خۆرا ناکرێت یعنی لەوانی هەر هەر نەشکرێت. مامۆستاکانی دیاری دەڵێن دیاری قوتابیەکی زۆر زیرەکە و حەز و خولیایەکی زۆری بۆ خوێندن هەیە بۆیە ئێمەش بە هەموو شێوەیەک هاوکاری دەکەین. کاکە دیاری یەکێکە لە قوتابیە مودەب و پاک و خاوێن و زیرەکەکانی پۆلەکەمان و زۆر خۆشەویستە هەمیشە گوێڕایەڵی مامۆستاکانێتی و خۆشەویستی هاوڕێکانێتی. ئەمە چیرۆکی دیاری تەمەن 9 ساڵان بوو گەرچی خاوەن پێداویستی تایبەتە و ژانێکی سەخت بەڕێ دەکات بەڵام بێهیوا نەبووە و هەوڵی گەیشتن بە خەون و ئامانجەکانی دەدات. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.